ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بینیمان ئەوەی جێگی دڵخۆشیە بۆ ئێمە یعنی زۆر کات هەر کەسێک لەسەر ئاستی خۆی بڕوانامەیەک بەدەستێنێ وەکو کوردستان و وەکو کوردێک وڵی ئەبێمە هەمومان دڵمان پێی خۆش بێت چکە لە بەرەوەی کاوە توانایەک دەرەخا بۆ کوردیش ئەبێتە جێگەی شانازی دکتۆرێکی ئازیز و خۆشەی سمالایەکە لە ماوەی ڕابردووە لە چەند هەفتەی ڕابردووە بڵێ مانگی ڕابردووە لە وڵاتی بەریتانیا بڕوانامەیەکی زانستی تەندروستی بەدەستێنا کە لە وردەکاری چاندنی گورچیلە و هەروەها کۆمەڵێ لە گرفتەکانی وە کۆمەڵێ لە نیشتەرگەریەکان ئەمانەش بێگومان کۆمەڵێ لەو زانستە تەندروستیە کە خۆیان توانی ویانە بە دواداچوونی بۆ بکەن و بتوانن بە شێوەیەکی باش وردەکاری بۆ بکەن ئێمە ئەمڕۆ بابەتەکەمان گفتوگۆکردنە لەسەر ئەوەی کە ئەم پزیشکە بە ڕێزە چۆن توانوێتی ئەم بڕوانامەیە بەدەست بێنێ ئەمە تەوەریکە تەوری دووەمان لەسەر ئەوەی کە لەسەر ئاستی هەموو جیهانە ئەم گرفتانە گرفتە تەندروستیەکان چۆن گفتوگۆی لەسەرکرێ لە ڕێی زانستی تەندروستیەوە و لە هەمان کاتیشە ئەم بڕوانامەی بەدەستێنەوە ئەی لای خۆمان ئێمە چۆن کاشانازی پێوەکەین ئەی سوودی بۆ لای خۆماچیە و بۆ نەخۆشخانەکانی خۆماچیە و تەوەرێکی کەشمان ئەوەیە کە ئایا لە داهاتووە لە ماوەی چەند ڕۆژی داهاتووە پزیشکێکی کەی بیانی لەگەڵ دکتۆرەکەی ئازیزەکەی خۆمانە کە جارێ ناوی نابم لە کوردستان و لە شاری سلەیمانی کۆمەڵێ نەشتەرگەری کەمەش پرۆژەیەکە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت قوبات تاڵەبانی ئەم پرۆژەی ڕاگەاندووە کە هاوکاری کۆمەڵێک لەو کەسانە بکە کە کەم دەرامەتن ئەو کەسانە بکە کە ناتوانن بڕپارێکی باشیان پێ بێ بچنە ناو نەخۆشخانە سەرچەکانەوە ئەو دکتۆرە ئاسیز و خۆشەویستی کەم ڕۆژ لامان میوانە دکتۆر گۆران فریاد عەبدوڵڵایە کە بەڕێزیان پسپۆڕی نەشتەرگەری چاندنی گورچیلە و میزەڕۆ و ئەندامەکانن کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لە ئێمە میوانە دکتۆر زۆر زۆر بەخێربێت بەیانی باش زۆر زۆر بەخێربێت سەرەتا پیرۆزبایولیەکەین بە هیوای سەرکەوتن جێگەی دڵخۆشی بووە وەکو خۆش پێش پرۆگرامەکەوتم من زۆر زۆر بتابعی ئەوە بووم کە بڕوانامەکە دووەرگرت بە شێوەیەکی ئۆنلاین لە کاتی خەڵاتوەرگرنەکە سووتی خۆم ئەو چەند ڕۆژە خەتم نەبوو لەوانێ سەرقاڵ بووبی بۆەوە بەڵام پیرۆزت بێت ئەمە جێگەی شانازیە با سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆ ئاماژەشم پێ بەدەستێنانی بڕوانامەیەشی ئاوای وردەکاری لە بوارێکی تەندروستیە چۆن تۆ هەنگاوت بوونا پێشەکی دەستان خۆش بێت لە ڕاستیە من لەگەڵ هاوڕەیەکی خۆمان کە ماوەی 15 ساڵە پێکەوە ئیشەکەین لە هەمان تیما ئیشەکەین پێکەوە بیرمان لەوە کردەوە کە ئێمە ئەزمونێکی زۆرمان هەیە لە ئیشکردنا لەگەڵ تیمەکە بێگومان تیمەکەی ئێمە و تیمەکانی کوردستان لەم بوارەدا کە بواری چاندنی گورچیلێت زۆر بە ئاستێکی بەرز ئەم نەشتەرگەرانە ئەنجامەدەن بەڵام ئەوەی کە ئێمە پێویستمان پێی بوو ئەوە بوو کە بڕوانامەیەک هەبێت بڕوانامەی پسپۆڕی ورد بێت لەم بوارەدا ینی زۆر بیرمان لێ کردەوە کە پێویستەکە بەدەستی بین بەڵام کە سەرنجماندا لە عێراقا ئەو بڕوانامەیە نەبوو بۆیە لە ڕێگەی پەیوەندیەکانی خۆمانەوە توانیمان کە کۆنتاکتە دروست بکەین و زانیارەکانی خۆمان بین بە زانکۆیەک لە بەریتانیا ئەوان بە خۆشحاڵی و ئاگاداری شتەکانی ئێمە هەبوون بەڕاستی وەکو شتێکی تایبەت پلتفۆرمێکیان بۆ کردینەوە کە بەشدار بن لە خوێندنی پسپۆڕی وردی چاندنی گورچیلەیە دەستمان پێکرد لە سەرەتادا کە دەستمان پێکرد ئاستەنگی هەیە بێگومان بەڵام لە دوای فترەیەکی کەم توانیمان پلە بە پلە خوێندنەکانی ئەو زانکۆیە پێویستەکانی ئەو زانکۆیە تەواو بکەین کە پێویستی دەرچوونە بۆی کە بڕوانامەکەی پێ بەدەست بێنیت لە پاش ئەوەی کە بڕوانامەکە بەرەو کۆتایی ئەهات کە تاقیکردنەوەکان تەواو بووین و پێداویستەکانی تەواو بوو لێکۆڵنەوەکانی ئەو بڕوانامەیە تەواو بوو پاشان تێژینەیەکی زانستی تایبەت بە خۆیانیان هەبوو لەگەڵ چەند تاقیکردنەوەیەکی ترا ئەوانە شوان بە ڕێکپێکی بڕی ئەوە بوو لەسەر ئاستێکی زۆر باڵایە بە هەردووکمان بە پلەیەکی زۆر باش توانیمان لەسەر ئاستی بەریتانیا ئەو بڕوانامەیە بەدەست بێنین و ئەوەی کە جێگەی دڵخۆشی ئەمە بۆ یەکەم جارە لە عێراقا ئەم بڕوانامەیە بێت لە کاتێکە بۆ یەکەم جار نەشتەرگەری چاندنی گورچیلە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە عێراقا کراوە لە بەغا کراوە ساڵی 1973 پاش ئەوەی کە ڕژەیم پێشوو کۆتایی پێهات لە کوردستانە زۆر زۆر بە شێوازێکی ئازبەرزتر بە شێوازێکی ڕێکپێکتر ئەم نەشتەرگەری ئەنجامەدرا کە دیوە زانستیەکەی بەشێکی بوو دیوە قانونیەکەشی بەشێکی بوو چونکە ئەم نەشتەرگەریە دوو دیوی هەیە دیوێکی زانستی هەیە دیوێکی یاساییشی هەیە
بێگومان ئێمە نابێت لە ستاندەرد لابین ستاندەردی جیهانی هەیە و ستاندەردی خۆشمان هەیە ئەمە لە زیاتر کاتێکیشان بۆمان ڕوونەکەێتەوە دکتور کە لە بواری پزیشکی ئەم دیوە یاساییە چۆنە بەڵێ بێگومان چاندنی ئەندامەکان لە هەموو دنیاە یاسایەکی تایبەت بەخۆی هەیە وەکو نەشتەرگەریەکانی تر نییە چونکە لە یەک کاتە دوو کەس نەشتەرگەری بۆ کرێ کەسێکە بەخشەرە و کەسێکیش کە وەرگرە بەخشەر پێویستی بە ڕێکاری یاسایی هەیە پێویستی بەوە هەیە کە لیژنەیەکی تایبەت ئەیبینێت دوور و نزیک پەیوەندی بە لیژنە زانستیەکەەوە نییە کە نەشتەرگەریەکە ئەنجامەدات ئەم دیوەی یاسایەکە پێک دێت لە پزیشکی دەرونی و پێک دێت لە لێکۆڵینەوە لە دۆکیمنتەکانی و لە دیوەکانی دەرەوەی ژیانی ئەو کەسە بۆ نمونە کە بەخشەرە ئەبێت تەمەنی یاسایی خۆی تاوا کرد بێت ئەبێ کە سوکاری ئاگادار بن ئەبێ لە هۆشنگی تەواو بێت ئەبێت لەژێر کاریگەری مادەی هۆشبەر و ئەوانیان نەبێت نابێت نەخۆشیێکی خراپی هەبێت کە ڕێگر بێت لەو ئیشە چونکە بەڕاستی ئەمە ئەو دیوەی کە بەڕێزدا دۆرێک سەرپەرشتیان ئەکات و بەشی یاسایی بەڕێوەبەرایەتی تەندروستی خۆی بەدواداشن بۆ ئەم کەیسانە ئەکات خۆی سەرپەرشتی ئەکات خۆی موافقەیان ئااتێ لە پاشاندا ئەم تیمەی کە نەشتەرگەرەکانی چاندنی گورچی لە ئەنجامەدەن لە ئاستێکی بەرزی وەکو بەڕێوەبەری گشتی و وەزارەتە کارە یاسایەکانیان ئەنجامەدرێت ئەمە لایەنە یاسایەکە ئێستا بابێنێ سەر لایەنە زانستەکەی کە ئەویش گرنگی خۆی هەیە دکتۆر ئەگەر باسێکی ئەم لایەنەمان بۆ بکەی باسیەوەت کە بە خۆشحاڵی و جەنابەت یەکەم دکتوری هەم لە ئاستی هەرێمی کوردستان هەم لە عێراقیشە دکتۆر بەڵێ هەم لە عێراقیشە ئەمە یەکەم جارە ئەم بڕۆنامەیە بەدەست بێت بە خۆشحاڵی طبعاً چاندنی گورچیلە باڵێ نەشتەرگەریەکی زۆر هەستیارە ئەبێت زۆر ئاگاو لەبێت نەخۆشە کە ئایا ئەتوانێ وەرگر بێت هەندێک جار چاندنی بۆ ئەنجامیان ئەبینن بەداخەوە وەری ناگرێت ئەگەر باسێکی ئەومان بۆکەی لە ڕووی زانستیەوە هەرێمی کوردستان تا چەند ئەم ئامادەیی لە ڕووی ئیمکانیەتەوە تیا هەیە بۆی کە نەشتەرگەریەکی لەم جۆرەی تیا ئەنجام بدرێت بەڵێ بێگومان وەکو باسم کرد ئاستی ئەم نەشتەرگەرانی کە ئێمە ئەنجامێدەین لە ئاستێکی زۆر بەرزە ئەنجامێدەین چەندین نەخۆشمان هەیە کە ئێستا لەوانەیە گویان لێبێت کە ئێستا قساکەین سەداین دەرەوەی وڵاتیان کردووە هەندێک نەخۆشمان هەبوو سەداین دووسێ وڵاتی کردووە نەخۆشە بۆ نەیتوانێت سەداین دەرەوە بکە بەڵام ئێمە خۆمان شتەکانیمان نادۆ بۆ دەرەوە و ڕێی چەند سنتەرێکی پێشکەوتمان وەرگرتووە کە ئەوان دوو دڵ بوون لە سەرکەوتنی نەشتەرگەرێکەوە ئێمە نەشتەرگەرێکمان بۆ ئەنجام داوە و سەرکەوتوو بووە بۆ نمونە نەخۆشمان هەبوو چاندنی مۆخی ئەسکی بۆ کراوە گروپی خوێنەکەی گۆڕانکاری بەسەر هاتووە لە پاشان فرەهەستیاری خوێنی بۆ دروست بووە مەجای ئەوەی تیانە بۆ کە چاندنی گورچیلی بۆ بکرێن بە هەوڵ و ماندووبوونی تیمەکەمان توانرا ئەم نەخۆشە و چەند نەخۆشێکی تریشمان هەبووە لەم شێوەیە نەشتەرگەری چاندنی گورچیلەکەی بۆ ئەنجام بدەین و زۆر سەرکەوتوو بێت و چەند ساڵێکی شای ینی ئەم نەشتەرگەری ئەنجام داوە لە نەخۆشخانە حکوومەکاندا بێگومان ئەم نووسراوانەمان هەمووی نردوو بۆ ئەو زانکۆیانە زۆر بە خۆشحاڵیەوە وەریان گرتووە چونکە ئەمە شتی دەگمەنن کە ڕوئەدەن بێگومان دیوە زانستێکی بریتە لەو پزیشکانی کە نەشتەرگەرەکە ئەنجامەدەن لەگەڵ یا دیوێکی تری هەناوی هەیە کە پسپۆڕی وردە ئەویش پسپۆڕی وردی هەناوی چاندنی گورچیلەیە کە ئەمان زۆرتر لە نەخۆشی هەناویەکان و لە شێوازی دەرمانەکان و پێدانی دەرمانەکان و جۆری خواردنەکان و چاودێری درێژخایەن ئەمان ئەیگرنە ئەستۆ و دیوێکی تری بریتێ لە پزیشکی بێهۆشکار چونکە ئەم کەسانە گورچیلیان وەستاوە کە نەشتەرگەرەکان بۆ ئەنجام بدەین بێگومان هەر دەرمانێکی بێهۆشکاری کە ئەدرێ بە هەر نەخۆشێک لە دوو ڕێگاوە ئەکرێتە دەرەوەی لەشی مرۆڤ یا لە ڕێگەی گورچیلەوە یا لە ڕێگەی جگەرەوە بەڵام ئەم کەسە گورچیلی وەستاوە ئەو دەرمانن فرە نایەتە دەرەوە لە هەمان کاتا کێشە و گرفتی تریان هەیە کێشەی دڵیان هەیە کێشەی سیەکانیان هەیە کێشەی هەوکردنیان هەیە بێگومان ئەمانە وریایەکی زۆر زۆری ئەوێت و پزیشکی پسپۆڕی بێهۆشکاری تایبەتی ئەوێ کە شارەزایەکی زۆری هەبێ ئەزمونێکی زۆری هەبێ لەم کارەدا چونکە بەڕاستی نەشتەرگەرەکە بەس بریتی نییە لەوەی کە تۆ نەشتەرگە ئەنجام دەیت و کۆتایی هات لە پاش نەشتەرگەری چاودێریکردنی نەخۆشەکە زۆ گرنگە ڕاست کە ئەمە چاودێری وردی ئەوێت کە ئەمە بە هەمان شێوە بە شێوازی تیمەکرێ جارێکی تر پزیشکی نەشتەرگەرێکە کە تیمێکە لەگەڵ پزیشکی هەناوێکە لەگەڵ پزیشکی بێهۆشکارێکە هەتا هەفتە یەکەم تێپەڕێنێت لە پاش هەفتە یەکەم کە تێپەڕێنێت ئەنجا نەخۆشەکە شتەکانی بەرەو ئارامێکی زیاتر ئەڕوات و دڵنیاییکی زۆرتر دروستە بێت کە ئەم نەشتەرگەریە سەرکەوتوو بووە بەڵام لێرەوە کێشەی تر لەوانەیە دەست پێ بکات
ئەگونجێت ئەو گورچیلەیە لە جسمی نەخۆشەکە ڕەت بکرێتەوە لەشی ئەو نەخۆشە ئەو گورچیلەیە وەکو تەنێکی نامۆ ئەبینێت و ڕەتی ئەکاتەوە کە ئەمەش چەند جۆرێکی هەیە لە ڕاستیە بەشێکی زۆریان ئەو نەخۆشانە بە دەرمان چارەسەرە بن خۆشبەختانە و دەرمانانە لە کوردستان هەیە زۆر باشە دکتۆر باسی ئەو بکەین باسی خاڵێکت زۆر گرنگە بۆ ئێمە و بینەرەکانیش ماڕوون بێ بەدەستێنانی بڕوانامەی پسپۆڕی وردەکاری ئەو وردەکاریە چییە؟ بەڵێ چ شتێکتان ئێوە دۆزیوەتەوە کە بتوانن ئەم ئاستە کە بۆ یەکەمین جارە بەدەستانێنەوە پێش خۆشە ئاماژە بۆ بێ کە خۆت لەگەڵ هاوڕێیەکتا توانیتانە ئەم بڕوانامێ بەدەستێنن خۆت ئاماژەی پێ بە بەڵێ لە ڕاستیە لە دنیاە ئەمڕۆ هەموو شتەکان وردەبێتەوە بۆ پسپۆڕی لە پێشودا تەنها ئەزمون بەس بوو بۆ ئەوەی کە ئیشەکانی خۆت ڕۆژانە ئەنجام بیت ئێستاش ئەو تیمانەی کە نەشتەرگەری چاندنی گورچیلە ئەکەن وەکو باسم کرد بە ئاستێکی زۆر بەرزی زانستی و بە تەکنیک و بە مەهارەیەکی زۆر بەرزەوە ئەنجامێدەن بەڵام بڕوانامە شێوازە ئەکادیمیەکەیە کە لە داهاتوە ئەگونجێت دەستا و دەست بگوازرێتەوە بۆ جیلەکانی دوای خۆت بڕوانامەی پسپۆڕی ورد لە دنیاە ئێستا دنیا لەسەر ئەو ڕێچکەیە ئەڕوات بۆ نمونە پزیشکێک ئەگونجێ پزیشکی نەشتەرگەری گشتی بێت پاشان ئەتوانێت خۆی ورد کاتەوە لە پزیشکی نەشتەرگەریەکانی هەر سوجگەر ئەشتوانە دوای خۆی ورتر کاتەوە لە پزیشکی نەشتەرگەریەکانی بۆ نمونە جگەر بە چاندنی جگەرەوە ئەمانە پسپۆڕی زۆر وردن و هەموو ئەو دەوڵەتانەی کە گەورن پێویستیان پێیەتی کە ئەم پسپۆرانی تیاابێ دەوڵەتی عراق بەڕاستی خەڵکی وڵاتی خۆمان لە توانایە نییە هەموو ڕۆژە سەدانی دەروی وڵات بکات و بێت و بچێت بە تایبەتی ئەم بەشەی ئێمە کاڵمامژاردۆ چاندنی گورچیلە دیوی یاسایی هەیە نەخۆش بە ئاسایی ناتوانێت بچێتە دەروی وڵات خۆی و بەخشەرەکەی و کۆمەڵی خەڵکو لە دەروی وڵات نەشتەرگەرەکە ئەنجام بە ئاستەنگی زانستی هەیە ئاستەنگی تەکنیکی هەیە و ئاستەنگی یاساییش هەیە ئیتر دڵخۆش بینێمە و بینەران هەمومان وەکو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی کەیتر ناتوانین بڕپارێکی زۆر دابینکەین زۆر خێزان هەیە ئەو پارێشی پێنیە بتوانین لە سلێمانی ئەم نەشتەرگەریە بکرێ بێگومان ئێمە ماوەی 15 ساڵ ئەم نەشتەرگەرە لە شاری سلێمانی ئەنجام دەین لە نەخۆشخانەی حکومیەوە دەستمان پێ کردووە ماوەی 8 ساڵێک زیاتر بۆ ئێمە لە نەخۆشخانەی حکومی ئیشمان کردووە بەبێ بەرامبەر بۆ نەخۆش و هاوڵاتیانی خۆمان لە پاش ئەوە ئەنجا نەخۆشەکانی خواری وڵات کە سەردانیان کردوین لەبەرەوەی زۆر جار ئەوان لۆدێکی زۆرمان لەسرە ناونووسینێکی زۆر هەیە ناتوانین هەموو ڕۆژە و نەشتەرگەری ئەنجام بێنەوە باسمان کە چاودێرەکەی دوای نەشتەرگەریەکە شتێکی زۆر ئاسان نییە لەبەرەوە بڕیارماندا کە وردە ئەو تیمەی کە هەمانە گەورەتر بێت لە ڕاستیە ئێستا ئێمە حەوت پزیشکی پسپۆڕی نەشتەرگارین بەیەکەوە ئیشەکە ئەنجامەدەین هەر یەکەی سگمنتێکی ئیشەکەی بەرکەوتووە هەر یەکەی بەشێکی ئیشەکەی گرتووە بۆی بە هەمومان بتوانین ئەم ئیشە بگەینە شوێنی خۆی و بەردەوام بین بەبێ ئەوەی هەز ماندوێتی بکەین دەستا خۆش لەشتا ساخ بن جا هەر لە درێژەی ئەو هەوڵە جوانەی کە هەتانە ئێوە ماوەی چەند ڕۆژێکە کە بۆ ئەو خێزانیانی کە لە ڕووی داراییەوە لە بارودۆخێکی باشانین چاندن ئەنجامەدەن بەڵام واتان کردووە کە ئەو ماندووبوونەی خۆتان تەنیا هەر ئەوەنەیە کە بە بزەیەکی خانەوادەی ئەو نەخۆشەوە بەخۆی ڕازی ئەبن و هیچ پارەیەک بۆ خۆتان وەرناگرن ستافی پزیشکیەکە دکتۆر پێم خۆشە باسێکی ئەم هەوڵەی خۆتان بن ئەم کارە جوانەی کە ئەنجامتان داوە بەڵێ بێگومان ئێمە خەڵکی وڵاتی خۆمانمان خۆشەوێت بە کەسوکاری خۆمانیان ئەزانین کێشە و گیر و گرفتی ناو خێزانێک ئەگونجێت ڕنگدانەوەی هەبێت لەسەر هەموو تاکێکی کۆمەلگاکە بەبێ ئەوەی خۆی هەستی پێ بکات بەڕاستە خۆ بیان نەڕاستە خۆ بێت کاتێک نەخۆشێک کە گورچیلەکانی ئەوەستێت ئەوە تەنها نەخۆشەکە نییە کە باری تێکەچێت ئەو خێزانە بە تەواوەتی هەموو شیرازەی تێکەچێت هەمویان لە ئیشوکار ئەبن ئەبێت سەردانی چەند نەخۆشخانەیە بکەن سەردانی چەندین پزیشک بکەن ئەمانە ششتنەوەی گورچیلیان پێویستە بێت کە بریتێت لە کاری دەیلەزا ئەنجا پاشان هەوکردن هەیە دانانی سۆندی ئەو دەیلەزەیە هەیە لابردنی هەیە کۆمەڵێک گرفتی زۆر هەیە و ترسێکی زۆر هەیە ئەو نەخۆشە لە هەر کاتێکا بڕوا لە دەست بچێت و ئەو نەخۆشە کار و ئیشەکانی لەدەستەچێت ئەگەر هەر وەزیفەیەکی هەبێت ئەبێتە کەمەندام بەم نەشتەرگەرێت تۆ لە کەسێکەوە کە کەمەندامە و کە کێشەیەکی بۆ خێزانەکەی دروست کردووە ئەگوازیتەوە بۆ کەسێک کە بەرهەمهێنە و ئەتوانی ئیشوکارەکانی خۆی ئەنجام بدات ئەگەر مەبەست ئەوە بێت کە ئێمە لە داهاتووە پرۆژەیەکی ترمان هەیە بۆ مناڵان
ئەو پسپۆڕێکی بیانیمان بیکەنە پرسیارێکە پزیشکێکی بەڕێزیش ئەمە هەرکارێکی وڵاتێکی ئیسپانیاوە لەگە بەڕێزدانا هاتووە کە پرۆژەیەکە بەڕێز کاخوباتیش ئاگاداری ئەم پرۆژەیە و خزمەتی ئەو مناڵانە کات کە کەم دەرامەتن یاخود ئەو مناڵانەی کە گرفتیان هەیە چۆن ئێوە ئەم پرۆژەیە ئەنجامێن وەلەکەیەوە دەست پێەکەن و ئەو پزیشکش کە هاتووە لەگەڵێەوە هاوکارە بێ چۆن ئەتوانێت بێتە ناو تیمەکەی ئێوە و لە ماوەی چەند ڕۆژێکە بتوانن چەند نەشتەگەریەکە ئەنجام بن. بەڵێ لە ڕاستیە هەندێک نەخۆشی و نەشتەرگەری هەیە دیاریکردنی نەخۆشیەکەی زۆر جار لەوانەیە ئاسان نەبێت بێگومان ئەگەر نەخۆشیەک بە ئاسانی دیاری نەکرابێت هەر جۆرە نەشتەرگەریەکی بۆ بکەیت نەخۆشەکە باری خراپتر ئەبێت لە جیاتەوەی باشتر بێت بەرەو خراپتر ئەڕوات ئەوەی کە من لەگەڵ هاوڕەکانمە سەرنجمان دابوو هەندێک منداڵ هەبوون لە کوردستانە سەردانی دەرەوەی وڵاتیان کردبوو نەشتەرگەریان بۆ کرابوو نەشتەرگەریەکان بە شێواز و تەکنیکی کۆن کرابوو وە کێشیان زۆر هەبوو و پارێکی زۆریشان سەرف کردبوو ئێمە بەڕاستی بە باشمانزانی کە یعنی هەرچۆنێ بێت لە ڕێگەی خۆمانەوە بکارێک بکەین کە بۆ لەمودووە ئەو مناڵانەی کە کێشە و گرفتی گورچیلە و میزەڵان و بۆری میزیان هەیە وە کێشەکەیان گرفتەکان لەو جۆرانەیە کە تۆزە ئاڵۆزیتایە کارێکیان بۆ بکەین لە جاتی ئەو کە خۆیان سەداین دەرەوە بکەن پارێکی زۆر سەرف بکەن کە لەوانەیە هەر ئاسان نەبێ ویزە وەرگرتن و سەفەرکردن بۆیان ئێمە کارێک بکەین کە پسپۆڕێکی ورد لەم بوارەدا لە دەرەوە بێنین بەیەکەوە هەمومان لەسەر نەخۆشەکان گفتوگۆ بکەین وەکو تیمێک گفتوگۆ بکەین و بگەینە نەتیجەیە کە ئەم کۆمەڵە نەخۆشە دوا دیاریکردنی نەخۆشیەکەی چییە و پاشان چ جۆرە نەشتەرگەریەکی بۆ بژێرین و چ جۆرە چاودێریکردنێکی بۆ بکەین دوای نەشتەرگەری مناڵ وەکو گەورە نییە بەڕاستی مناڵ تەمەنێکی دوور و درێژی لە بەردەمایە خوێندنی لە بەردەمایە گەورە بوون و یاریکردن و ئەوەی لە بەردەمایە لەسەر و هەموویەوە دایک و باوکی چاوەڕوانی ئەوەی لێکن کە ئەم مناڵە گەورە ئەبێت بەڵام کە ئەبینە مناڵەکەی ئەم لە کێشایە و مناڵێکی تر لە گەورە بوون و گەشەکردن و خوێندنایە بەڕاستی ئازارێکی دەرونی زۆریان بۆ دروستەکات بۆیە بەڕاستی من لە ڕێگەی کاکدابان شەدەڵە و بەڕێز دکتۆر سەباح کە بەڕێوەبەری گشتیە چەند ساڵێک پێش ئێستا ئەو تیمە پزیشکە پسپۆڕێمان بانگشتی سلێمانی کرد کە لێرە کۆمەڵ نەشتەرگەری گەورەیان ئەنجامدا من لە توانا و ئاسی زانستی ئەو تیمە دڵنیا بوومەوە کە تیمێکی زۆر بەتوانان بۆیە جارێکی تر بانگشتم کردنەوە بۆ شاری سلێمانی و چەند کارێکی تریان ئەنجامدا ئەم جاریان کە بۆم دەرکەوت کە هەندێک نەخۆشێ توانیان نەبووە بێن بۆ نەخۆشخان نەشتەرگەرەکان ئەنجام بدەن لەبەرەوەی باری داراییان باش نەبووە بۆیە بە خۆشحاڵیەوە نووسنگەی بەڕێز کاقوبات کە بڕیاریدا تێچوو ئەو نەشتەرگەرانە بگرێتە ئەستۆ و لە هەمان کاتە ئەو تێچووە نەخۆشخانەی ئەنوەر شێخەش لەلای خۆی و داشکان بکە بۆ ئەو تێچوانەی کە هەیە بۆ ئەوەی نەخۆش هیچی لەسەر نەکەوێت ئەوانەی کە باری داراییان باش نییە ئەمە بێگومان کارێکی زۆر باشە بێ بۆ ئەوان و ئێمە ئامادەین لە دوای نەشتەرگەرەکە چاودێری ئەو نەخۆشانە بکەین لە بینینیانەوە هەتا کۆتایی شتەکان ئێمە هەوڵە دەین بێ بەرامبەر بێت دکتۆر زۆر گرنگی بەوەی لە دوای نەشتەرگەرێنگە چاودێری زۆر گرنگە ئەو چاودێریە ماوەی چەندیەوێ ینی ئەو نەخۆشانە بە تایبەتی ئەمەی کە ئێستا ئەم پرۆژەی کە هەتانە بۆ منداڵان وانەی کەم دەرامەتن ئەبێ لە نەخۆشخانە بمێنەوە یاخود چاودێریەکانی ئێوە چییە خۆی لە چی بینێتەوە بەڵێ دوو جۆر چاودێریکردن هەیە چاودێریکردنی ڕاستە خۆی دوای نەشتەرگەری هەیە کاوە لە نەخۆشخانە ئەمێنێتەوە ئەگونجێت لە 5 ڕۆژە تا 7 ڕۆژ لە نەخۆشخانە بمێنێتەوە یا زیاتر ئەمە چاودێری ڕاستەخۆ دوای نەشتەرگەریە چاودێری ترمان هەیە چاودێری درێژخایەنە کە پێویستە کات دوای مانگێک و دوای 3 مانگ و دوای 6 مانگ و دوای ساڵێک سەدان بکاتەوە بێگومان ئەم نەخۆشە ناتوانێت سەداین دەرەوە بکاتەوە ئەگەر بچێتە خۆی سەداین دەرەوە بک بۆ ئەم کارە هەموو سەفەرکردنێکی کولفەیەکی زۆری تێچێت ئێمە لێرە لە ئەزمموی خۆمانە و لە توانای خۆمان ڕائبینین کە چەندین نەشتەرگەری گەورەی لەو بابەتەمان کردووە بەڵام هەندێک دایک و باوکەیە باوەڕیان وایە کە ئەگەر سەداین دەرەوەی وڵات بکەن لەوانەیە بژاردەی تریان هەبێت لەوانەیە پسپۆڕەکانی ئەوێت شێوازی تریان پێ بڵن بۆ چارەسەرکردن بەڕاستی ئێمە بە هاوبەشی گفتوگۆ لەسەر هەموو نەخۆشەکانەکەین هەموو بژاردەکان باسەکەین ئەوەی کە لە وڵاتی ئیسپانیا ئەکرێ بۆ مناڵەکان بێگومان ئەو تیمە لە ئەمریکای لاتین لە وڵاتەکانی تریژ ئەو کارە خێرخوازانە ئەنجامەدەن ئەمانە کەسی خەڵکانێکی زۆر بەتوانان زۆر ناسراون لە مەدرید لە سنتری زۆر پێشکەوتووە ئەم کارانە ئەنجامەدەن
و من نایشارمەوە بەڕاستی ئەوان زۆر لە ئیشوکاری ئێرە ڕازین لەو پشکنیانەی کە هەیە لەو دیاریکردنی نەخۆشیانەی کە هەیە بەڵام وەکو باسم کرد زۆر جار دایک و باوکەکە دوو دڵن گومانیان هەیە ئەڵێن لەوانەیە جۆرێک لە بێت متمانەی هەیە کە شتێکی ئاساییە چونکە وەکو باسمان کرد کۆمەڵە نەخۆش نەشتەرگەری ئەنجام داوە لە دەرەوە بەدڵیان نەبووە یا ناوخۆ ئەنجامیان داوە بەدڵیان نەبووە و ئەمە جۆرێک لە دوودڵی دروستەکان بەڵام کاتێک کە تۆ پسپۆرێک ئەهێنی لە دەرەوە ئەزمونێکی زۆری هەیە بڕوانامەیەکی وردی هەیە کە گفتوگۆکەیت هەمان بژاردەی تۆ بە نەخۆشەکە ئاڵێت ئەو کاتە دایک و باوکەکە دڵنیا بنەوە کە لە دنیای زانستی پزیشکی هەرێک زانستی پزیشکیە جیاوازیەکان جیاوازی زۆر کەمن چاندنی گورچی لە ئەنجامەدەن و بە خۆشحاڵیشەوە نەتیجەکان باش بووە زۆر باش دکتۆر ئێستا ئێوە ئەم کارە جوانەکە بۆ منداڵان ئەنجامیان لە 28/8ەوە ئەنجامی ئەیەن هەتا چواریرە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە ئێوە بڵێ ئیشەڵڵا فریای بەڵێن نەشتەرگەری بۆ چەند منداڵ بکەون ئایا وا هەیە کە دیاری کراوە بێت فریای چەند نەشتەرگەریەکەوە بەڵێ ئێمە لە ئێستاوە نەخۆشەکان کۆکەینەوە ئەو نەخۆشانەی کە پشکنین تایبەتیانەوێت دۆکو ئەنجامدانی نازوری میزەڵان یان تەختیتی میزەڵان یان پشکنینێکی تایبەتێ هەمویان بۆ ئەنجامەدەین بۆ ئەوەی ڕاستەوخۆ حاضر بن بۆ نەشتەرگەری ئەگەر ئەو پسپۆرە بەڕێزە کە گەیشتە ئێرە ئەو کاتە ڕاستەوخۆ لە ڕۆژێکان نەخۆشەکان ئەبینین و پلانی چەند ڕۆژی دوای ئەوەدا ئاڕژین چەند نەشتەرگەری ئەنجام بدەین لە مانگی یەکە لە کاتی بەفرە زۆرەکەی کە بینیمان سەرمایەکی سەختە بوو لە کوردستان ئەو پزیشکە پسپۆرە لەو کاتیا لێرە بوو و هاتوچۆکردنێکی زۆر زەحمەت هەبوو ئەو بڕیاریدا کە هەر بێت و لە نەخۆشخانە بێ بەرامبەر ئەمیشانە ئەنجام بدات لە نەخۆشخانەی شاری پزیشکی ئەنوەرشێخە بەڵام ئێمە بێگومان لەو کاتەیە کاراسانیمان بۆ کرد هەندێک ئاستەنگە بۆ ئاستەنگەکانمان بۆ جێبەجێ کرد توانیمان نزیکەی 14 بۆ 15 نەشتەرگەری ئەنجام بدەین ئەوە نزیکەی 50 نەخۆشێکمان بینی بە چاوەڕوانکراوی ئێمە تەوەقعەکەین کە لە داهاتووە نزیکەی 50 بۆ 70 نەخۆش ببینین و تەسەورەکەین زیاتر لەو ژمارەیە نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت کە 15 نەخۆش بۆ جاری پێشوو ئەگونجێت بگاتە 20 نەخۆش بێگومان ئێمە ئەو نەخۆشانە هەڵەبژێرین کە ئەو نەشتەرگەریانیان بۆ ئەنجام بدەین ئەوانەی کە نەشتەرگەریەکانیان سادە و ساکارە ناهێڵن شوێنی ئەو کەسانە بگرن کە نەشتەرگەریەکانیان ئاڵۆزە بۆی دەرفەتەکان لە کیس نەچێت تەنها ئەو نەشتەرگەریانە ئەنجام بدەین کە نەشتەرگەری زۆر ئاڵۆزن بە تیم ئەکرێت چاودێری زۆرترە ئاستەنگی زۆرترە ماکەکانی نەخۆشی زۆرتر تیا دەرەکەوێت ماکەکانی دوای نەشتەرگەری دەرەکەوێت تەنها ئەوانە ئەنجام بدەین ئەوانەی کە سادە و ساکارە هەندێکیان لای پزیشکە پسپۆڕەکانی هاوڕەکانمانەوە نێراون ئەیانێرینەوە بۆ لای پزیشکەکانی خۆیان ئەوان خۆیان نەشتەرگەریەکان بۆ ئەنجام بدەن لەبەرەوەی شتێکی سادەیە ڕۆژانە ئەنجام مەدرێت بێگومان کە من ئەڵم سادەیە نەشتەرگەری گەورن بەڵام بەنسبەتی ئەم پسپۆڕیەوە پسپۆڕەیەکی کە وردە لەوانە شتێکی سادە بێت بۆی کەسانی کە زۆر نەخۆشیەکان ئاڵۆزە پێویستیان بەوەیە کە لە زووترین کاتان نەشتەرگەریان بۆ ئەنجام بدرێت ئێوە ئەوانە خەنە پێشەوە بووی کە کاراسانیان بۆ بکرێت دکتۆر ماوەکەمان کەمەوە بەڵام پێم خۆش ئاماژە بۆ بین لەوەی کە هاوکارم هەریش ئاماژەی پێ ئەو چەند ڕۆژە و ئەو ماوەی کە داتانەوە بۆی پرسیاری خەڵکیش نەبێت لە دوای ئەوە ئەم نەشتەرگەریانە بەردەوام نییە بێت و بتوانن ئێوە لەگەڵ نەخۆشەکانە نەچنە دەرەوەی وڵات و بتوانیەوە کاراسانیان بۆ بکەن بێگومان ئێمە 28 مانگ نەشتەرگەریەکان دەستەکەین بە ئەنجامدانی بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام بێت لە دوای ئەوە جارێکی تر ئێمە پرۆگرام داڕێژینەوە بۆ داهاتوو بۆ ئەو مناڵانەی کە جارێکی تر کێشەی ئاڵۆزی میزەڵان و گورچیلە و بۆری میزیان هەیە بۆ ئەوەی هەتا پسپۆڕەکانی خۆمان ورترە بێتەوە شارەزایەکە زۆرتر ئەبێت ئەو کاتە ئێمە لەوانەیە پێویستمان بە دەرەوە نەمێنێت چونکە بەڕاستی بواری نەخۆشی شتێک وەکو شتێکی تر نییە ناتوانانی وەکو جیهازێک نیە لە دەرەوە بیکرێت و بیهێنیت بڵێ کاکە ئەوە جیازەکە هەیە ئەبێت تۆ پسپۆڕەکە لە وڵاتی خۆتا هەبێت دەستان خۆش جارێکی تر زۆر زۆر بەخێر بێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە هیوای ئەوەی کە ئەم پرۆژەیەکی دڵخۆشی بێ بۆ هەموو ئەو خێزانانەی کێسا چاوەڕێی ئەوواکەن مناڵەکانیان بە زووترین کات لەو گرفتە ڕزگاری بێت وەکو خۆش ئاماژە بیا بەخوا بەس مناڵەکە نییە بەخوا دەکەس بەخۆیەوە مەشغوڵەکات چکە لە بەرەوەی کە هیچ نەخۆش بوو ئەوانەی کە هەمووی لە چواردەوری هەمویان ئەوانیش وەکو نەخۆشن و لەبارەی گرفتیان زیاتر بێ دەستخۆشیتان لێکەین سپاس بۆیەوە بە هیوایەوەی ئەم پرۆژەیەک بێ کە بەردەوامی هەبێت خزمەتی زیاتر بە لایەنی تەندروستی بکە لە سلەیمانی و هەرێمی کوردستانە دووبارە سپاس بۆ